أعوذ بالله من الشيطان الرجيم سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق. بناوی خوای گەورە و میهرەبان بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە هەموو کاتێکتان شادی و بەختەوەری بێت. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕامان بە خزمەتتان شاد دەبین بە هیوای سود و ڕەزامەندی هەموو لایەکتان. بەڕێزان، لەم ئەڵقە نوێدا سەبارەت بە هەندێک بابەتی ئیعجازی دەدوێین کە لە زمانی ئیعجازی و کتێبە ئاینەکان و زانستیەکانە بە ئیعجازی کەونی باز دەکرێن، واتە ئەو ئیعجاز و توانە بڕیەی کە لە بواری گرد و ناسیدا باز دەکرێت و ئەو کۆمەڵە زانیاری گرنگانی کە لە سەردەمی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام و ئێستاش لە ئاەتە قورئانەکان و سونەتەکاندا باز دەکرێت و زانستی سەردەمیش پشتڕاستی ئەو زانیارانە دەکاتەوە کە لە ئاەت و لە فەرمودە پیرۆزەکاندا هاتووە. دیارە بەخۆی ئەم بابەتێکی بەرفراوان و گەورەیە، بۆیە هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا چمکێکی کورد لەو بابەتە باسکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا خالید سێ حەسەن کە بە سپاسەوە ئەم ئەڵقەیەش میوانداری بەرنامەکەمانی قبول کرد. مامۆستا دووبارە جارش بە خێراتن دەوە دەکەیت بۆ ئامادە بوون لەم ئەڵقەیەدا. دەستخۆشیت لێ یەکەین. مامۆستا ئیعجازی کەونی لە قورئان و فەرمودەکاندا بابەتێکی بەرفراوانی گرتووە و بەشێکی زۆر لە قورئانی پیرۆز باسی ئەو پێکهاتە کەونی ئەکا کە لە گەردووندا ڕوویداوە. پێم خۆشە لەو بچینە ناو بابەتەکەمانەوە. ئیعجازی کەونی بە واتای چی دێت؟ وەکو پێناسە، وەکو بابەت چی ئەگرێتەوە؟ بسم الله الرحمن الرحیم. سوپاس و ستایش بۆ خۆی گەورەی میهرەبان، درود و سڵاو بۆ سەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەر گیانی یاوەرانی شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی بەگشتی. بێگومان وەکو لە هەڵقەکانی پێشوا باسی جۆرێکی تر لە ئیعجازی قورئانی زانستیمان کە کەوژی ئیعجازی دەریاکان بوو لە قورئانی پیرۆزدا، و باسی ئەومان کرد کە قورئانی پیرۆز باسی لە زۆربەی بەشە جیاجیاکانی زانستەکان کردووە کە لەو کاتەیە هیچ جۆرێک لە زانستەکان برەوی نەبووە و باسی لە ناوە نەبووە، بە تایبەتی لە ناوچەیەکی دوور لە زانست و شارستانیەتی وەکو سەردەمی کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بیابانی عەرەبی و نیمچە دوورگەی عەرەبی بووە. بێگومان هەر ئەمە بۆ خۆی جێگای تێبینیەکی گەورەیە کە بۆچی قورئانی پیرۆز لەو کاتەیە کە هیچ جۆرە لێکدانەوەیەک نەبووە بۆ دیاردەگەردوونیەکان، قورئانی پیرۆز بەو جۆرە بەو درێژی و تەفاسیل و دەرخستنی نهێنیانە باسی لە هەموو ئەو جۆرە جیاجیانی زانست کردووە. جا یەکێک لەو دیاردانەی کە قورئانی پیرۆز بڵێن بە درێژی باسی لێ فەرمووە ئەویش باسی گەردوونیە، یان بڵێن کە بەشێک لە باسی گەردوونی بریتیە لە باسکردنی ئاسمان، واتە دەرەوەی زەوی. هەموو شتێک کە لە دەرەوەی زەوی بێ ئێمە پێڵێن هەچی لە سەروی زەویەوە بێ پێوترێ ئاسمان، هەچی لە سەروی زەویەوە بێ پێوترێ ئاسمان. جا لەبەر ئەوە ئەگەر بین هۆکەی بزانین بۆچی قورئانی پیرۆز لە باسی ئاسمانی بەو درێژیە هێناوە، ئەویش ئەوەیە کە بڵێن لە ڕاستیە سەردەمیزوو نەزانراوە ئاسمان ئەم وردەکاری و ئەم نهێنیە گەورانە هەیە لە ئاسمانە. هەر ئەوەی کە بینراوە بە ئاسمان و چەند ئەستێرەیەک و خۆر و مانگ بەسەر سەریانەوە، زۆرینەی ئیشوکاری مرۆڤ و سەرقاڵبوونی لەسەر زەوی بووە. ئەبوایە زیاتر قورئان زیاتر
نهێنیەکانی ئەگەرێکی بیتیان باسی ئاسمانی بۆ تەفەسیلێ نەکرێ ئەگەر خوایی نەبووە ئەگەر هەرکی بەشەری ئەو سەردەم بووە بەڵام بۆچی چۆتە ئەم درێژەی باسکردنی ئاسمانە لەبەرەوەی کە ئاسمان خۆی گەورە فەرمێ دروستکردنی گەورەترە و زۆر فراوانترە لە زەوی لە خەلق و سەماواتی ئەنجا فەرمێ وەلئەرض ئەکبەر من خەلقیکم لە دروستکردنی ئێوە گەورەترە کە خوای گەورە کە سوێنی پێخوا ئەفەرمێ فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم واتە ئەگەر ئێوە بزانن ئەو سوێنە کە بە شوێنی ئەسێرەکان خوراوە کە ئێوە نایزانن یعنی لەو تعلمونە ئەفەرمێ ئەگەر ئێوە بیزان یعنی نایزانن عظیمە ئەو شوێنەی بەڵێ بابەتێکی یعنی زۆر گەورە و شکۆدارە و ئەم ڕۆزانست دەریەخا ئەو ئاسمانی کە ئێستا ئیبینی و ئاسمانە نییە کە لە سەردەمەکانی زووە ببینیویانە بەبێت تەلسکۆپ و بە چاوی ئاسایی بە تەلسکۆپ کاتێکە ئەبینن هەزاران ملیۆنان ملیاران ساڵی ڕووناکی کە ئەمانە یعنی زۆر جارمێشکی ئینسان لە بیرکردنەوەی ئەوەستێ ئەمە بەڵگەیەکی گەورەیە کە قورئانی پیرۆز بۆچی بەم تەفاسیلە باسی لێ فەرمووە کە ئەمە ئەیگەێنێ ئەمە کەلامی خوای گەورەیە بێگومان بۆیە بە تەفاسیل چۆتە ناو باسەکانی گردوونی بە تایبەتی دەرەوەی زەوی کە ئاسمانە بەڵێ مامۆستا دیارە بەخۆی باسکردن لە ئاسمانێک کە سنوورەکەی دیار نییە ئەو بەخۆی بابەتێکە کە جێگەی مشتومڕ و سەرنجڕاکێش و تێڕامانی زانایانی مێژوو و ئێستا و داهاتووشە چونکە زانایەکان ئەوەندە زۆرن هیچ زانایەک نەگەیشتوتە لوتکەی معلومات لەسەر پێکهاتی ئاسمانەکان و کۆتایی سنووری ئاسمانەکان بەڕووچە کۆتایی دێ دیارە کە جەنابیشت باس کرد ئەوەی کە لەسەر و زەویەوە پێی دەوترێ ئاسمان دیارە ناتوانین بەشەوەیکی گشتی بڵێن ئەوەی چواردەوری زەوی گرتووەتەوە و دوور ئەکەوێتەوە لە زەوی چونکە خۆت زانی زەوی هەمیشە لە جوڵانایە ئەو پێی ئەوترێ ئاسمان لێرەوە پێم خۆشە باسی و ئاەتانم بکەین کە خوای گەورە لە وەصفی ئاسمانەکانە باسی کردو و ئێستاش بەڵگەکان ئەیسەلمێن کەوایە بۆ نمونە باسکردنی ئاسمانەکان بە کۆ یان باسکردنی هەندێک چینی ئاسمان کە بە حەوت تەبەقە باز ئەکرێ یاخود ئەو بەرگە هەوایی کە ڕووکاری زەویدا پوشیە و هەندێک زانیاری تر کە لە قورئانی پیرۆزدا باس کراوە پێغەمبەری خوا درود و خار لەسەر بێ 1400 ساڵ ئەو ئامێرانی کە ئێستا هەبووە 50 ساڵ پێش ئێستا نەبوون چۆن گەیشتوتە ئەو قەناعەت و ئەو بیر و باوەڕەکە یعنی بەڕای جەنابەت ئەو ئاەتانە ئەگەر جەنابەت ئاماژەیان بۆ بکەیت و نیشانەی چین بەڵێ بێگومان قورئانی پیرۆز لەبەرەوەی کەلامی خوای گەورە و وتەی پەروەردگارە بێگومان شتەکە و حەقیقەتەکانی وەکو خۆی باس کردووە چۆنە زانستەکە بەو شێوەیە چۆنە دیاردەکە بەو شێوەیە باسی لێ فەرمووە و بە پێچەوانەی زانستی مرۆڤایەتی کە هەمیشە ناتەواوە و لە هەموو قۆناغێکا زانستی زیاتر وەرئەگرێ و بە نزیک بوونەوە لە ڕاستێتی و حەقیقەتی دیاردەگەردوونیەکان ئەگاتە ڕاستیەکانی قورئان نزیکە بێتەوە لە ڕاستیەکانی قورئان کە باسی فەرمووە یعنی نمونە زۆرن بۆ نمونە 100 ساڵ پێش ێستا لەبارەی دیاردەیەکی گەردوونی و مرۆڤ شتێکی وتووە کەم و کورد بووە بەڵام قورئانی پیرۆ شتێکی تری فەرمووە بۆ نمونە قورئان فەرموویەتی وەشەمس تەجری بەڵام زوو نەزانراوە کە خۆر ماوەیەک وایان زانیوە خۆر وەستاوە و زەوی بە دەوری ئاخولێتەوە وتیانە ئەی بۆ فەرمێ وەشەمس تەجری ئەی ئەم جەریانە دوایی بۆیان دەرکەوت کە یعنی زانیاریەکان کەم و بە هەمیشە لەبەرەوەی توانەی مرۆڤایەتی سنووردارە بەردەوام لە دەرخستنی زانستەکانایە لەبەرەوە بەردەوام لە کەم و کورتیە هەتا نزیکە بێتەوە لە حەقیقەتی دیاردەکان و ڕاستیەکانیان کە نزیک بۆ لەوە نزیکە بێتەوە لە حەقیقەتی ئاەتە قورئانەکان کە باسی گەردوونەکە ئەنجا ئاگاتەوە حەقیقەتە یعنی ڕۆژ بە ڕۆژ حەقیقەتی زیاتر دەرەخات نمونەیەک لەسەر ئەوە بۆ نمونە لە قورئانی پیرۆزە سەرەتایەک لە سەرەتاکانی دروستبوونی ئاسمان ئەفەرمێ دووکەڵ بووە بەڵە دووخان ئەفەرمێ دووخان بوشەی دووخان بەکارێنێ زاناکان هەتا سەدەی 21یش
هەتا ئەخری سەدەی بیستیش وشەی دوخانیان بەکار نەهێناوە، هەر وشەی تریان بەکارهێناوە، تەپ و تۆزی گردردونی، تەم زەباب ئەوانیان بەکارهێناوە بۆ سەرەتای دروستبوونی سەرەتایەک لە سەرەتاکانی دروستبوونی ئاسمان. بەڵام بە تێپەڕبوونی کات دەرکەوت ئەم زاراوەیە کە بەکاریان هێناوە کەم و کورتە. لەبەر چی؟ بۆ نمونە هەر لە مجلەی علومی ئەمریکیە مەقالەیەک نووسراوە لە سەرەتای بە سەرەتاکانی دروستبوونی ئاسمان وشەی سمۆکی بەکارهێناوە کە بە معنای دوخان و دووکەڵدێ. ئەڵێ سەبەبەکە چیە؟ لەبەر ئەوەیە کە ئێمە ئەم زاراوەیە بەکاربێنین ڕاسترە، لەبەر ئەوەی سەرەتای دروستبوونی ئاسمان جۆرێک لە گەرمیتیا بووە. ئێمە گە بڵین تەم جۆرێک لە گەرمیتیان نیە، جۆرێک لە تاریکاییتیا بووە کە بێگومان لە دیسان لە تەم و لە تەپوتۆزانەبووە دەنگکۆڵەی ڕقیتیا بووە کە ئەمانش بێگومان هەر ئەو دەنگکۆڵانە لە بەو شێوەیە لە هینە هەموو سیفاتەکانی دووکەڵ ئەچەسپێ بەسەر ئەو قۆناغەیە، لەبەرەوە زاراوەی دووکەڵ ڕاسترە. هەتا بۆی ئەڵێن هەتا پێش بکەون ئەوان گەزانستان جا یەنە سەر حقیقەتی ئاەتەکە. یعنی ئەوە ئاەتێکە کە خۆی گەورە فەرمێ لە قورئانی پیرۆزە باسی دروستبوونی قۆناغی لە خواناکانی ئاسمانەکە کە ئەفەرمێ دووخان بوو ثم استوى إلى السماء وهي دوخان. بەڵێ مامۆستا بابەتێک هەیە کە بریتە لە بەرفراوانبوونی ئاسمانەکان کە ئەمەش مشتومڕێکی زۆری لە ناو زانایاندا دروست کردووە و هەتا گەیشتونەتە ئەو قەناعەتی کە بڵێ ئاسمانەکان بەرفراوان ئەبن. و ئێستاش لە بەرفراوانبوونی ئەمەش لە قورئاندا پێم وایە ئاماژەی بۆ کراوە. بێگومان ئەوەش لەو شێکرێتەوە. بەڵێ بێگومان ئەوش لە بەس پێشەوەی بێمە سەر ئەوە هەر حەزم کرد ئەو باسی دووخانە تەواو کە منجا بێمە سەر فراوانبوونی ئاسمان. بێگومان ئەگە بیر بکەینەوە ئەو وشەی دووخانە ئیعجازێکی زۆر گەورەیە. بۆچی؟ بەکارهێنانی وشەی دووخان بۆ سەرەتای ئەو ئاسمانی کە یعنی لە زووە چی بینراوە؟ لە زووە خۆر بینراوە بە سەرسەری ئینسانەوەمە ئاسمان، ئەستێرەکان بینراوە کە درەوشاون، خۆر درەوشاوەیە، مانگ درەوشاوەیە. ئایا چ ژیریەک درک بەواکە سەرەتای ئەم خۆرە دووکەڵ بێ؟ یعنی چۆن ئینسان بۆی ئەچێ، چۆن ئینسان خەیاڵی بەلای ئەو شتا ئەچێ کە سەرەتایەک لە دروستبوونی ئەم ئاگرە کە بەسەریەوەیەتی ئەم چرا ڕۆشنەکە خۆرە و ئەو مانگە و ئەو ئەسێرانە لە دووکەڵ بوون. ئەوەی کە ئێمە بینیومانە دووکەڵ لە ئاگر و لە ڕووناکیەوانە نەک لە دووکەڵەوە ئاگر دروست بێ. ئێمە شتیوامان دیوە ئەوەی کە مرۆڤایەتی دیوێتی ئەوەیە کە لە چراوە دووکەڵ بێت، لەعین لە خۆرەوە کە بە ئاسمانە دووکەڵ دروست بێ، لە ئاگر و لە شتێکی تەنێکی داگیرساوی وەکو داگیرساوە دووکەڵ دروست بێ. ئایا ئەوەی کە قورئان ئەفەرمێن نە سەرەتای ئەم ئاگر و ڕۆشنایە کە بە سەرتانم ئەستێرە و خۆر و ئەوانە دووکەڵ بووە؟ ئایا مرۆڤایەتی هەتا بە تەلەسکۆپی بەکار نەهێنا و وێنەی دووکەڵەکانی گردردونی نەگەر بە ڕێگەی تەلەسکۆپە زۆر دووربینەکان، ئایا توانی وێنەی دووکەڵێک بگرێ بە چاوی ئاسایی کەس دووکەڵی بینیوە لە ئاسمانێکی سافی بۆ نمونە لە ڕۆژایە لە شەوە ئاسمانێکی سافی سایقە بێ لە کۆمەڵە ئەسیرە؟ ئایا دووکەڵ لەکوێ، شوێنەواری لەکوێ؟ بۆچی یعنی ئەم وشەی بکە؟ یعنی هەر ئەم وشەی سەلمێنێ کە ئەمە کەلامی خوای گەورەیە، چونکە کەس نەیتوانیوە ئەم حقیقەتە بڵێت. هەتا قورئانی پیرۆز لەو سەردەما فەرمێ سەرتایەک لە سومەتەوەی وهیە دووخان، ئاسمان دووخان دووکەڵ بوو. یعنی بەڕاستی ئەو وشەیە گەورەترین بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم کەلامە کەلامی خوای گەورەیە. بەڵێ بینە سەر ئەو ئاەتی بەرفراوانبوونی ئاسمانەکان ئەوە ئاەت و فەرموودە لەسەر ئەم بابەتە هەیە. بەڵێ بێگومانەوە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم والسماء بنيناها بأيد وإنا لموسعون. واتە ئاسمانمان بنیادنا بەهێز و توانای خۆمان وإنا لموسعون. موسعون وشەیەکە بە معنای واسع، یعنی چی؟ فراوان، بەردەوامیدان بەکارێ، واسع فراوان. ئێستا بۆ نمونە کە لە زمانی عەربی ئەچیتە سەر معجەم یا ئەچیتە سەر لیسان عەراب، وشەی واسع لە بنەڕەتە بۆ شتی فراوان بەکاردێ. عەکسەکەی چییە؟ ضەیق، تەسک.
أفرمي وإنا لموسعون. موسعون وشيك لزماني عربية اسم فاعلة. اسم فاعل لزماني عربية سي حالة أجينة رابردو إستا داهاتو. أفرمي إما آسمان لرابردوا فراوان من كردوا وإسا فراواني أكن ولا داهاتو شهر فراوان يعني بردوام يدل على الاستمرار. كرديش بردوامة لو فراوان بونا يعني أم فراوان بونا لكونوا لإسا ولا داهاتوا بردوامة وإسا فراوان أبي أم آيات أواجد شو اسمي فاعل زمان عربية يدل على الماضي والحاضر والمستقبل على الاستمرارية. جاء أما بيقومانا مش ديسان إعجازك جوري قرآني بيروزة لبروي مرۆڤایەتی بە چاوی ئاسایی ناتوانێت درک بەوە بکە سەیری ئاسمان کە و بزانێ فراوانە بێ. ئینسان چۆن ئەتوانێ سەیری ئاسمان کە و ئەسێرەیە خۆر بڵێ ئەو ئەسێرەیە لە من دوورەکەوێت؟ ئایا دیارە ئەسێرەیە خۆر یان ئەو ئاسمانەی کە بەسەرتەوەی هەسکەی کە لێو هەمووی لە یەک دوورەکەونەوە هیچ دیارە کەس هەستی بەوە کرد؟ ئایا مرۆڤایەتی هەتا ساڵی 1922 کە تەلسکۆپی هابڵ هەبوو لەو کاتەیە و بە تەلسکۆپی هابڵ سەرەتا سەیری دروست ئەستێرەکانی پێکرا لە شەبەنگی شینەوە بەرەو سوور ڕۆی ئەستێرەکە لەبەرەوەی شەپۆلەکانیان درێژ و کورتن شەپۆلە بکان لە شینەوە ئەچوە سەر شەپۆلی سوور و دیار نە ئەمە ئەم ئەستێرە ئەچوە سەر ئەستێرەیەکی تر بە هەمان شێوە بوو ئەچوە سەر ئەستێرەیەکی تر بە تەلسکۆپەکە هەمان شێوە شەبەنگەکەیە گۆڕا لەمۆ سەلماندی ئەمە خۆ ئەستێرەی لێمان دوورەکەوێت و بەڵام ئایا بە چاوی ئاسایی هەستی پێکرا هەتاوەکو بە تەلسکۆپەکە بێگومان نەخر و ئەکاتێ ئەو هەواڵەی زانی کاتێ ئەم عیلمە تازەی زانی هابڵ بانگی ئەنیشتاینی نەکرد و ئەنیشتاین هاو بە یعنی باوەڕی نەکرد چکە هەموو معادلە و هەموو هاوکێش و شتەکانی ئەنیشتاین کە بنیاتی نابوو لەسەر ستاتیک بوو لەسەر وەستاو بوو کەونی وەستاو پێچەوانە بوو کەواتە وتی ئەمەی من ئەبێ بیگۆڕم ئەبێ یاساکانم گۆڕم ئەبێ بیکەین بە داینامیک و بیگەین بە شتی متحرک و گۆڕاو کە ئەمە ئاسمانە فراوانە بێ هەتا بە چاوی خۆی لە تەلسکۆپی هابڵەوە سەیری نەکرد ئەنجا دڵنیا بوو ئەنجا بیردۆزی نیسبەتەکانی گشتی و تایبەتی فراوان کرد و ئەنیشتاین حساباتەکانی خۆی دایان لەسەر ئەم حەقیقەتە بوو بێگومان نیوتن نەیزانیوە لەسەر ستاتیک هەموو معادلەکانی داناوە نیوتن لە پێش ئەوە بەڵام کاتی ئەنیشتاین هاو بینی ئەم حەقیقەتە لە ساڵ 1922 ئەنجا زانرا ئەم حەقیقەتەی کە لە قورئانی پیرۆزە باسی کردووە یعنی بەڕاستی یعنی ئەوە گەورەتی موعجیزەیە ئەم وشانە هەروە ناوێ بە ئاسانی بەسەریا بڕۆینەوە ئەبێ بۆ خەڵکی بسەلمێنین کە ئەمانە هیچ کەسێ ناتوانێت لە خۆیەوە معلوماتی وا بگەێنێ ئیلا نیگای خوای نەبێ دەرەگەر ئەو سیغەیە بە ئیسمی فاعیل نەهاتایە بە ئیسمێکی تر بەهاتایە بە ئیسم مەفعولان بە هەر شێوازێکی تر بەهاتایە ئەو معنای نەئاگەیان ئەو معنای بەڵام مە فراوانتە ئەگە واژ نەبووە هەر ئەم فراوان بوون هەر ئینسان هەر درکی پێ نەکردووە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە دیقە وردەکاری بەکار هاتووە لە وشەکانی قورئانە یعنی بۆ بە وشە نەیفەرموو لە کۆنا فراوانمان کردووە خۆ هەر ڕاست بوو یا ئێستا فراوە یا هەر لە داهاتووە فراوانیەکەین هەر ڕاستە بەڵام بەڵێ بێگومان ئەمە وردەکاریە لە ئەعجازی قورئان بەڵێ مامۆستا دەست خۆش بێ بابەتێکی تر کە بریتە لە سەرەتای دروستبوونی ئاسمانەکان و کۆتاییاتی دیارە بەخۆی ئاسمان بەقەدر گەورەیەکەی ئەوەندە تێڕامان و سەرنجڕاکێشی تێدا بەدی ئەکرێت مرۆڤ کاتێکە سەر بەرزەکات و سەی ئاسمانەکانەکە خۆی گەور لە سوورەت تەبارەکە ئەفەرمێ ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين واعتدنا لهم عذاب السعير باسي جوان سازي كردو كلا اسمانه هي ما بس لو براسير بو خوي سيركني اسمانه كان في مويه الفرمجه شهاتو كان مروفي مسلمان كاتي كسي اسمانه كان كازات الجوريو عظمتي خوي گەوری بۆ دەرەکەوێت سەرەتای دروستبوونی ئەم ئاسمانە و کۆتاییەکی لە قورئانە ئاماژەی بۆ کراوە و ئایا ئەمە هیچ سلمێنەرێکی زانستیشی هەیە بۆ ئەم بابەتە؟ بەڵێ بێگومان وەکو باسمان کرد قورئانی پیرۆز بە درێژی باسی لە ئاسمان کردووە یەکێ لەو دیاردانەی کە سەرەتای دەستپێکردنی ئاسمانە قورئانی پیرۆز باسیە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم أولم يرى الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما واتا بو سير ناكن كأسمان كانوا زوي كانتا بو
كانتا بو فعل ماضي يعني لكون رابردوها رتقا رتقا لزماني عربية ابن عباس فرمي أي ملتزقتين وملتصقتين ففتقناهما هر ابن عباس أفرمي ففصلتا يعني أو تفسيري كردوه حقيقة زانستيك ابن عباس أفرمي أرزو آسمان كان هميان بيكوبون يعني يكشد بون ليك جاكراونتو سرتا يكشد بون ودواي ليك جاكرانو بيقوم أنا مرجع جازة لبروي كاتك لسردمي بيهمر صلى الله عليه وسلم كسيك لو كاتا أبيت شي ديبه أو زاوية وشكي برچاوي خواه بينيوه كومل جان لبرو مروف و آجغل و اواني ديوه بحري بينيوه و بسريوه ام بحرو ام بحر فراواني كاتا بينيوتي هرگيز مروفاتي تصوري او ناكا ام بحرانه لقل او خورا يكي بوبه يعني شون ام بحر فراوانه لقل او خورا شرايكي دروشاوه بسر سريو لقل مانيشا ولقل اسيركانيشا هم يعني يكشد بون يعني شون مروفاتي درك بم ديار دي اكا لخويوش اتوانه شتي وابله يعني يكي لبروفيسوره بناو بانكاني بيرم شتوي شولا ناوي الفريد كورونر المانيا الله بيغومان ام معلومه لم ايات قرانيه هاتوا الى ابي بلين معلومه الهي خدائيه مروفاتي هرگز نيزانيوا كسرتاكاني سرتاي هموش تكان اقريتوا بو يكشت كأبيش قرديله او بري فيلسوفة قوركاني سردمي زو اصلي اشتكاني انقراوة بو شوارشت وتو انا اصلي همو اشتكان شوارشتن اقر هوا او لقل خاك وتو انا ام شوارشتا اصلي اشتكانن نيان زانيو ام شوارش اصلا هنيك كأصلي اماني شهريك لبروا براسي يعني هتا زانسي تازه نهاتو بينوتين كأمانش هميان هر أصلك وبنرتي كان هي نزان راكا سرتاي أم آوي كتوي بينيان بحر لبرشاوي توه لقل أو خوارا سر هر يكبون يكسر شاوي هر يكشد بوه ولقل مانغو لقل خورو يعني همو يكشد بوه سماوا يعني هموي أوانا هموي بيك أمره علمي طاسة ناوي أبا وكو نصريا ناوي أبا بانفجار الكوني بيك بانج كوشكا أمره زانا كان لسرتاي أوان كأمو شيش بلين غلطة الانفجار بو تقينو عاتا هرمشو عشوائية يعني نظامي تياني كتولي اشتيك تقيوه بنظام ناتقيته عرب بارشي بو شونك الروح قرآني في روز وشيء انفجار بكارنا هنا فرمي كانت رتقا ففجرناهما وانا فرمي ففتقناهما يسل لبدايتي اوان بلين امو شيء راس لجاتي بلين انفجار الكوني بلين الانفتاق الكوني انفتاقي كوني نظامي تياه كاتك اللي يجابونوا انفتاق جابونوا كلي يجابونوا نظامه او بري وردكاري ريكسازي بكار هاد بلا ما قبلين انفجار وتقينو كاتا بير لا وشي بوهي النابي بو نظام نابي قبلين هم تقينوية اشتباشي اللي يستوي بلا لا برأوا يعني حتى وشكاني قرآن لبيش زانس كوتوا القرآن يسبق العلوم الحديثة او كوزانا كان على بويا امش بيقومان باسي دروزبوني سرتاي قردونا كلا قرآن بيروزا أما فرموه أنجا باسي دوايشي بسرده هر نمونه كان مو ماما عبد المجيد زنداني الله تشين بولاتي استراليا كاتك كومالا بروفيسور وزاناي بوارە جیاجاکانی زانستمان کۆ کردو و بواری باسی ئەم ئەعجازە زانستیانەمان کرد هەریەکە لە بواری خۆیان بڵێن سیمینارێکی بۆ گرتوون کە کۆی کردنەوە ئەڵە باسی یەکێ لە زانە فەلەکێکە دانیش و من باسی ئەم ئاەتەم بۆ کرد کە ئەفەرمێ ئاسمان و زەوی هەمویان پێکەوە بوون دوای لە یەک جیاکرانەوە و چەندین ئاەتی ئەعجازی تری بۆ باسکرا ئەڵە پرۆفیسۆرێک هەڵستا وتی پرۆف ئەی زندانی تۆ باسی ئەواکە ئەی باشە لە قورئانەکەی ئێوە هیچ باسێک هەیە بۆ کۆتایەکەی چی بەسەریە ئەو پێشکەوت یعنی پرۆفیسۆرە پێشەوە یەشا زندانی قسەکەی خۆی بکە ئەم پێشکەوتی بۆ منە ئێمە لە هینە لە علمی فەلەکی ئەم ڕۆیە دوو نەزەریە هەیە یەکێکیان ئەڵێ
هەر فراوان ئەبێ گردون هەتا حدێک ئەوەستێ لە دوای وەستانەکە هەمویان ئەچنەوە سەر یەک نقطە وەکو یەکەم جاری لێتەوە یعنی ئینەکە گەورە بوونەکە ئەبێتەوە بە بچووک بوون هەمیەجێتەوە سەر نقطەکەی یەکەم جار کە لی دروست بووە حاڵەتێکی تریش کە باسیەکەین ئەڵێن تەواو لە یەک جیابنەوە هەر یەکە بۆ شوێنێگە چێ یعنی ئیتر نیزام نامێنێ یەک ناگرن و هەر یەکە بۆ بەڵام زاناکان هەر ئەم پرۆفیسۆرە قسەکەکە بەڵام زاناکان زیاتر لەسەر ئەوەیانن کە جارێکی تر ئەچێتەوە سەر نقطەی یەکەم ئەویان نشتی وا لە قورئانی ئەوە باس کراوە عەبدولمەجید زیندانیاڵە یەکسەر بیری و ئاەتم کەوتۆ کافەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيد ريقوي زاناقوتي ليا لآيات لو آياتاه يكثر قرآني كيف يبو كمترجم بو بزماني خوان وتي أو آيات بكروا ترجمة كيف خينا كخينا وحبسا يعني بروفيسور يعني شلون أخو أما شيء تياوي كومتم يا شعم آياتك نوتو أو حقيقتك آياتك يكثر بشانيا وتي أو أولش باسك كافر يوم نطوي السماء كطي سجل للكتب كما بدأنا أول خلق يعني وكو سرتاي ليكردو همي كوكريتو جاري كتير يعني أو أكوتايا شي باس كردو كأمر زانا كان حتى نوكو نظرية باسية كان بلام جهات بشجيري أو كان ويما بشجيري كان لبري القرآن بيروزا باس كراو يعني ما فيش بفضل القرآن فيش زانستي شكوين لو باس كرنانا بله ما مصطفى بابتي كتير هي القرآن بيروز كبريتي لم الثقوب السوداء واتا أو كنا ياخذ أو درجة رشاني كلا أسمانا كان ده هنو لفرمدشة ولا آيات كان شباس كراوك أما بنمايك زانستي هي استا سلمين راوك أسمانا كان كنو كلبري رش هن بۆ دەرچوونی نەیزەکەکان و یاخود هەر ئاسمانەکان یەک پارچەن بەڵێ بێگومان ئێستا ئەو دیاردە سەرنجڕاکێشی کە لە گردوونە لەم چەند دە ساڵانەی دواییە دۆزرایەوە لە ئاسمانە ڕێگەی تەلەسکۆپە دووربینیەکانەوە سقوب السەودا بوو بلاک هۆڵ تونێ لە ڕەشەکان ئەم تونێ ڕەشانە زانەکان زۆریان لەسەر کۆڵیەوە دیاردێکی زۆر سیر بوو دوای ئەوە شیتریان دۆزیەوە سقوب البەیضا بەڕاستی دوای لێکۆڵینەوەکان دەرکەوت چەند سیفاتێک هەیە لەم سقوب السەودا لەم کونە ڕەشانە سیفاتەکان چین یەکەم دروستبوونیان لە ئەنجامی ئەستێرە زۆر زەبەلەحەکانەوە کە چەندین ئەوەندەی قەبارەی نەکزەوی خۆریشە لە مردنیانە ئەم ئەستێرانە چیان بەسەریەت ئەچنەوە یەک بچووکە بنەوە ئینقیباض ئەکەن ئەچنەوە یەک لەبەرەوە ئەمە یەکێکە لە سیفاتەکان کە چۆن دروستە بن لە ئەستێرە گەورەکانەوە بچووکە بنەوە ئەچنەوە یەک چکە نێوانی گەردیلەکان کە ئێمازانین بینی ئەلکترۆن و بینی ئەو نیوترۆن مەسافەیەگە و مەسافانە کە بێت کەمە بێت و کە کەمە بێتەوە ئەستێرە هەر هەمووی ئەچێتەوە سەر خۆی یعنی ئەچێتەوە سەر خۆی و بچووکە بێتەوە کە بچووکە بێتەوە چڕێکەی زۆر زیاکە بە مەلاین جار چڕی ئەم ئەستێرە زیاکە بە جۆرێک ڕێگە بە فۆتۆناتی ڕووناکی نایان دەرچن لیانەوە ئەوانیش ڕاکێشن بۆ خەلبەرەوە تاریک دیارن خۆ ڕووناکیان هەیە بەڵام ڕێگە بە فۆتۆناتی ڕووناکیش نایان دەرچن لە خۆیانوە ڕاکێشن بۆ خۆیان لەبەرەوە ڕەش دیارن بەڵێ جا لەبەر زۆر چڕیان ئەم تونێ لە ڕەشانە هەرچی لە تەنیشتیانەوە بێ نزیکی بکەونەوە ئەمان ڕایکێشن و قوتیێن ڕایکێشن بۆ ناو خۆیان هەرچەند لە خۆیان گەورەتر بێ وەکو خۆیان خەنە ناو ئەنجامی کۆتاییەتی خۆیانەوەیان لێدێ لە ئەنجامی کۆتاییەتی خۆیان یعنی ئەگەر لە ئاسمانی ئێستا بە ڕسمێکی ڤیدۆیی سەیریکەی بە ڤیدۆ ڕسمیکەی ڕێک لە چیە ڕێک لە گسکێکی کارەبایی ئەچێت کە بۆ نمونە ژوورێکی پێ پاکەیتەوە شوێنێکی پێ پاکەیت و هەچیشتی ژوورەکەی لوشیا و قوتیا و پاکێکاتەوە ئیشی چیە بینێ ئیشی کەناسیە بینێ ناو ئاسمان پاکەرەوەی ئەو ناوی خۆی هەمی پاکاتەوە بەڵێ ئەنجا لە ڕۆشتنێکی زۆر سرعتێکی زۆران لە ڕۆشتنە و ئەنجا بە ئاسمانی شاوک و گسکی کارەبایی بە ئاسمان ئاڕۆن و ڕەش و تاریک و شت پاکەن و ئاسم ئەوش دەوروبەری خۆیان نزیکەوە لە قورئانە جابزانی ئێستا لەم ئاەتا بزانین قورئانی پیرۆز چۆن باسی فەرمووە ئەفەرمێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم لە سێ وشەیە هەر چوار حەقیقەتەکەی
صفاتی ئەم کونە ڕەشانە باسەکە قورآنی پیرۆز ئەفەرمێ باسی ئەمە ئەستێرەیە کە قورآنی پیرۆز سوێنی پێخوا یعنی ئەمە خوای گەورە سوێن بە شتێ ناخوا هاتا عەظیم نەبێ جا ئەمە بەڵگەیە لەسەر کە ئێوە تێبگەن کە ئەم سوێنە عەظیم و ئەم تونێ ڕەشانە مەخلوقێکی عەجایب و گەورەیە بۆیە خوای گەورە سوێنی پێخوا ئەفەرمێ فلا أعوذ بالله من الشيطان الرجيم فلا أقسم لاكا زائدة لا أكون مفسرين فرموا لوقت السوان أخوم بالخنس خنس لزماني عربية بشو سر لسان العرب كم خوم سيرم كلسان العرب خنس دو شيء بو بكاره هنا على زماني عربي أصلي عربي خنس دو واتايه يا كمان الانقباض شو نوياك دوهم زور شاراوة زور نهێنی خۆش يعني دیار نییە شتەکە دیارە وەکو على قل أعوذ برب الناس ملك الناس عفوا قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات ومن شر غاسق إذا حاسدين إذا حسد بلى يا قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة الخناس وشي خناسي بكارنا كهر وشي لبيا يعني زور شعراوة يعني ديار نبو كأما وتمان لأنجامي رشيان ريقا بفوتوناتي روناكي ناهيان لناو أسمان ديارنينو شت قوتين هن بلام خوي أسمان رشا خوشي رشا أسمان خوي رشا شكولا قرآني بيروزا زور آيات هي باسي الرشاي أسمانك أما هيج علمك نيتوانو بيسلميني حتى وكو يكم كسكت شو دروي قوي زوي کەشتێکی گاگارین بوو کە لە ساڵی 60ەکانە ڕۆژە دەرەوەی گۆی زەوی لە 200 کیلۆمەتر تێپەڕی لە ڕۆژی ڕووناکە لێ بوو بە شەو هەروە ئاەتی قورئان باسی ئەوگا فەرمێ فەظەلوا فیه یعرجون لەقالوا إنما تاریکە بێ یعنی کە سەرکەوتن سکرت أبصارنا بەڵێ ئەی ئەغلقت عیوننا دنیا تاریک بوو لە ڕۆژێ فەظەل لە زمانی عەرەبیا بۆ ڕۆژ بەکارێنە باتە بۆ شەو جا لەبەرەوە وشەی خەناس دوو وشەی معنای هەیە کە هەردووکی تەطبیق بێ و ئەچەسپێ بەسەر تون لێرە ڕەشەکانە یەکەم انقباض چوونەوەیەک ئەو ئەسێرانی کە چوونەتەوەیەک و ئەو ئەسێرانی کە زۆر شاراون دیارنین لە ئاسمانە خۆیان ڕەشن ئەسێرەکانی تر ڕووناکن وەکو خۆر لە ناو ڕەشایە جوان دیارن بەڵێ یەکەم چوونەتەوەیەک چۆتەوەیەک دووهەم ناو ئاسمانە دیارنین زۆر شاراون ئەجا فەرمی ئەلجەوار وشەی جەوار بۆ شتێک بەکاربێت کە لە ڕۆشنێکی جوڵەی بەردەوام بێ ئەلجەوارل الكنس وشي كناسي وشي كنس بكاراتو كبوا شيء مالر وقسقر وكناسي ديت كوت معنيه كلا صفات كاني اويا ام توني الرشانه كناسيه قال لنا اسمان يعني اي ماله اسمان ماله اسمان قسكيا بلا يعني او براسي او سيوشه اي جينه كهمو صفاتك دياركاني ام توني الرشانه لو سيوشه قرانيه باس كراوه يعني براسي او عزاز قالوا هلوكو زنابه باس كر يعني حديثي بيغمبر مان هي صلى الله عليه وسلم كباسي حالتك قال اغري دوزخه بخوي غوره بنامان با افرمه 1000 سال اغري دوزخ تيني درايه حتى سوربو افرمه 1000 سالي تر تيني درايه 1000 سالي يمن 1000 سالي او كفاي غوره خوي شار زايبي هو القرآن سندين أفرم يوما كألف سنة ما تعودون يعني يومك ب50,000 سال إيمه أفرم 1000 سالي ترتيني دراية لسوريكو غورا بوسبي 1000 سالي ترتيني دراية يعني تين قرم تربو حتى رجبو فهي سوداء مظلمة بنا أقولين بخواي قولا إيسا أقري دوسخ رشا يعني اما بلغه لسرچ بوچی رشا لبروي رقبه فوتوناتي روناكيش ناچ رقي زوره هو اگري رش هي بلا بيغمان اگري رش وانش اگري نوتوني للرشانه و انجامي زور گرميان ولا انجامي زور شريان رش دركون يعني حتى الرشبه كاتك اثيريك سوره او تينكي وكو اثيري سبينيه وكو اثير نيوتروني سبي كابيلا نيوتروني سبي او بلاي گرماكي زياتره وكاتي كرشه به بلاي گرماي لسبيكش ولا سوركش جاته حديثك يعني افرمه 1000 سال تين وگرمي زياتر درا حتى سبيو 1000 سال گرمي تحرج وهي فهي سوداء مظلمه اسا رش وتاريكه لبرو اوش اماجيك يعني بو او جوره بله ما مستيان دس خوش بزور جان رونت كردوا ظلمة السماء واتتاريكاي اسمان كان كهتا برو اسمان بروي دنيا تاريك ابي
و ئەمەش بۆ خۆی هەل لێکۆڵینەوەیەک قورئانی پیرۆزەوە گرنگی پێدا و باسی کردووە. دیارە هەموو کەسێکیش کە بەرز دەبێتەوە لە ئاسمان و بەتایبەتی کە سواری فڕۆکە بیت و بەرەو شوێنێکی تر ئەچی هەست بوو تاریکاییەکەی کە لە ئاسمانەکانە وردەوردە دەست پێەکە. دیارە خۆ لە سەدەی پێغەمبەری خۆشە دڵخوا لەسەر بێ پێم وانە ئەوەندە بەرز بووێتنەوە هیچ وەسیلەیەکیش نەبوو هەتا توانی بێتیان بەرز ببنەوە لەوە چێ نەچوو بێتنە 1000 متر لە بەرزی زەویە. ئەمەش بۆ خۆی باسکردنێکە کە لە قورئانە ئاماژە پێکراوە زانستی تازەش سەلماندوێتی کە باسی ڕەشایی ئاسمانەکانەکەن. ئەگەر باسێکی ئەوش بکەین و کاتەکەمان بەرەو کۆتایی ئەچێت ئینشاڵڵا بە کورتی بێگومانەوەش چەندین ئاەت لەسەر ئەو دیاردەی تاریکایی ئاسمانەکان لە قورئانی پیرۆزە چەندین ئاەت هاتووە و چەندین ئاەت هاتووە لەبارەی دەرەوەی بەرگە هەواکەی زەوی کاتێک کە مرۆڤ ئەگە بچێتە دەرەوەی بەرگە هەواکەی زەوی لە ڕۆژی ڕووناکە بێ لێبێ بەشەو. یەکێ لەو ئاەتانە کە خۆی گەورە فەرماوە بالله من الشیطان الرجیم ولو فتحنا عليهم بابا من السماء فظلوا فيه يعرجون. ئەفەرمێ ئەگەر ئێمە ڕێگایەکیان بۆ بکەینەوە بۆ ئاسمان دیارە بە فەضلی خۆی گەورە ئینسان ئەتوانێت ئەم عیلمانی دەستکەوت ئەتوانێت بچێت بە کەشتی ئاسمانەکان بچێتە دەرەوەی زەوی. فظلوا واتە لە ڕۆژە نافەرمێ فەباتوو يعني للرجع درسن أما أتكلم يعني كاتي الرجع درسن فيه يعرجون لقالوا إنما سكرت أبصارنا ألين سكرت أبصارنا أكون مفسرين يعني أي أغلقت عيوننا يعني شامان داخرة أو قبل السحر ما نلكره إما الدنيا روشن بو تاريخ بو يعني قبل التفسير كان معناه كي أويك لبركة واتان سحر يعني لكره باش بم روجي روناك بوشي بو بشو هبه بشو تاریکە بێ چاویان نابینێ. یعنی ئاماژەیەکە بکاتێکە وتمان یەکەم کەسێک کە هەستی بەم دیاردەیە گاگارین کاتێکە چووە دەرەوەی بەرگە هەواکەی زەوی و لە ڕۆژی ڕووناکە دنیا بوو بەشەو کە مرۆڤایەتی بۆی دەرکەو ئەم ڕووناکەی ئێمە هۆکارەکەی بەرگە هەواکەیە. ئینسان کاتێکە تشکی خۆریش بەسەر سەریەوە بێ دنیا ڕووناک نابێتەوە ئەگەر تەنۆڵکەی گەردە هەواکان و ئەو بەرگە هەوایە لە چواردەوریان نەبێ هەر تاریکە با خۆریش بڕۆ دەرەوەی بەرگە هەواکە خۆر بەسەر سەرتەوەیە خۆر لە ناو شەوایە خۆر چواردەورەکەی چییە؟ شەوە. هەر لە قورئانی پیرۆز ئەمە باس کراوە فەرمێ وەشەمسی وەضوحاها سوێن بە خۆر و بە ڕووناکیەکەی ئەفەرمێ ئەنجا سوێن بە چییە خوا سوێن بەواخۆ وەللەیلی ئیذا یەغشاها هەموو هاکانە گەڕێنەوە بۆ خۆر ئەفەرمێ وە سوێن بە شەو ئیذا یەغشاها ئەی یەغشە الشەمس باشە ئێمە خۆرمان لە ناو ڕووناکیە دیوایە ناو شەوە لە ناو ڕووناکیە ئەی بۆ لەم ئاەتەوە فەرمێ حقیقەتە عیلمەکەی خوای گەورەیە ئەی فەرمێ بۆیە وا فەرمێ ئێمە نەمانزانیوە مرۆڤادی نەیزانیوە وایە وەللەیلی ئیذا یەغشاها والليل إذا يغشى الشمس يعني ومعناه واحد لسرتها فالمو والشمس وضحاها والقمر إذا تلاها يعني تلا الشمس أموها كان قرينا وبو الشمس بلا برو يعني ما حقيقتك يعني لشندين آيات فرمي لسيشو أنا القرآن بيرز فرمي يغشي الليل النهار أفرمي ليل شو نهار يدابوشي نهار بمعنى أم طبقة روناكي كأما دوس طبقة كي تنكا ئەگەر لە دوورۆ گۆی زەوی سیرکەین تەبەقەیەکی تەنێکە وەکو پێستەیەک چواردەوری زەوی گرت بێ ڕۆشنایی هەیە و 200 کیلۆمەتر بە نسبەت ئەو تیرە زۆری گۆی زەویەوە وەکو پێستەیەک وایە چواردەوری زەوی گرت بێ. ئەفەرمێ تاریکایی چی داپۆشیوە نەهاریدا باشە ئاەتێگەیە لە قورئانە فەرمێ یغشی بەعکسەوە بەڵێ نەهارە لەیل هەیە لە قورئانە شتیوا هەیە بێگومان نییە لەبەرەوەی لە کەونا شتیوانە بەرۆژ کەلامی خوای گەورە هەردووکیان هەری خوای گەورە هەم کەلامەکە هەم کەونەکە هەم مەخلوقەوەکو تۆ نەچیتە قوڵای ئاسمانەکان بۆ دەرناکەوێت کە ئەم حەقیقەتە چۆنە بەڵێ بێلۆچە لە کاتی خۆیان سەحابەکانی بۆ شێوە ڕوونە لی تێ نەگەشت بن تەنها بەوە ئیکتفایان کردووە کە بێگومان خۆشیان زانیویانە کاتێکە خۆی لەسەر بۆ قورئانی پیرۆز ئەفەرمێ إن هو إلا ذكر للعالمين ولا تعلمون نبأه بعد حين واتا أم قرآن ذكر بو همو عالمين يعني هتا قيامت ولا تعلمون نبأه بعد حين يعني لموضوع حوالا كانوا معلومات كانت تيجان لموضوع بعد حين يعني هتا قيامة قريته بعد حين يا أفرمي
سيريكم آياته فقل الحمد لله تو بلا سباس بۆ خوا کە ئێمە ئەم شتانە لە قورئان ئەبینین و حقیقەتەکەی ئەمڕۆ عیلم کەشفیەکە ئەبێ سوپاسی خوای لەسەرکەین کە دینەکەمان ئەوەندە ڕاستە و لەسەرین ئەبێ بڵێن سوپاس بۆ خوا الحمد لله قل الحمد لله سيريكم آياته کە ئاەتەکانی تامشان ئەیە فتعرفونها ئاەتەکان تامشان ئەیە سینەکە بۆ داهاتەوە وشەی سین لە زمانی عەرەبیا بۆ داهاتەوە سيريكم آياته فتعرفونها أي فتعرفون شيء يعني وكم مفسرين أفهموا يعني معاني آيات كان باشرتي كان محتوى كان شونك لو كادوا كتب بس فرموا مفسرين وأصحاب كان يجنيان زانيهم حقيقتك شلون أم ديار ده يعني خوش عن زانيو كلا داهاتوا وكو قرآن فرمي سنريهم آياتنا في الآفاق داهاتوشي نزيكا بلا يعني نزيك ودورة قريتو يتسينك نزيك حتى قيامة قريتو وردو القرآن لا تنقضي عجائبه عجائب كان طاو نابر صالك يتر وهزار صالك يتر شي تازتري ليه وإستاذكم الله شديك الامرقاتي شعراوية نهينية أو لو أتي حكمتي خوابه وشوية بالتأكيد كبو فتريق هالجيراوتا عقل مروفاتي أجن بو راستيان همو سردمي لقرآني بيروزا هنده حقیقەتەکانی کەشف بن کە بەس بن بۆ ئەوەی بۆ خەڵکی ئەو سەردەمە بسێنمێ کە ئەمە کەلامی خوای گەورەیە هەموو سەردەمێکشی تازا دۆزرێتەوە کە بەس بێ کە ئەمە کەلامی خوای گەورەیە بۆ ئەو کۆمەڵە و لە مناڵێک و لە کابرایەکی دەشتێکی لە لادەیەکە لە بیابانێکە هەتا کە پرۆفیسۆرێکی سەر تەلسکۆبەکان معلوماتی تایە کە بەشی هەمیان بکە و کافی بێ بۆ ئەوەی کە هەمویان تێبگەن کە ئەمە کەلامی خوای گەورەیە و تەنها لە کتێبی خوای گەورەشە ئەمە دەسەکەوێ لە یەک کتێبە ناتوانێ ئەمەندە گشتگیر بۆ هەموو سەردەمەکان بۆ هەموو کەسێک لە هەموو ئاسەجێجەکانە معلومات بگەێنی. بەڵێ مامۆستا خالیگیان زۆر سوپاس بۆ جەنابەت بابەتەکەمان بەڕاستی بە پێز و چێژە سوپاس دەکەین دیارەکە دەرفەرنایەکە بەردەوامی پێبین. سپاس بۆ جەنابەت دووبارە و ئینشاءڵڵا خی گەور پاداش باتەوە گە دەرفە دەبێت لە داهاتوو بابەتە درێژە پێدەن خی گەور یارمەتی هەمولایەکمان وە دەست خۆش بۆ جەنابەت و سپاس بۆ گوێگرتنی بیسەرانی بەڕێز تا کاتێکی تر بە خزمەتتان شاد دەبین.